لە بەرامبەر نەبوونی خزمەتگوزاری ڕێگەوبان و خزمەتگوزاری دیکە بەشێک لە دانیشتوانی گوندی پیرکە لە سنووری مێرگەپان گربوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا و بۆ ماوەیەک ڕێگەی سەرەکی مێرگەپان دوکانیان داخست. بە تووڕەیی و نیگەرانیەوە باز لەوە دەکەن ئەوە پاداشتی حیزبەکانە، لادێکان لانکەی شۆڕش بوون و ئێستا پشتگوێ خراون و بۆ قیرتاوکردنی چەند کیلۆمەترێک لە گوندەکانیان دەرگا نەماوە لەی نەدەن و وەڵامیان نادرێتەوە. بۆ ئێستا ئەمان لەبیر نییە، بۆ لەبیری نییە سوێن بەخوای گەورە یەک بەتا لێفەمانە بوو، لێفەکەماندا بە دوو پێشمەرگە ڕۆی لەگەڵ خێزانەکەم لە بەرزۆپاکەی هەتا بانی دانیشتین بەتانێک کوڕی پیاوێکی فەقیرم ناڵن دەوڵەمەنگم بە گەورەی خۆی ئەو لێفەمانە بوو کە دامان بە دوو پێشمەرگەکەی سوێن بەخوا هەتا ڕۆژوانێ منۆژنە لەبەر ئەو زۆپای دانیشتنی ژنەوە خۆیان دەین. گوناهی ئێستاکانە زیادەکەمانەوە بێ گوناهی من 27 ساڵ پێشمەرگە من دوو جار لەگەڵێکی چوومە ئێرانێ گوناهی ئێستاکانە ئەوایمان ئەو خزمەتەمانەکەن سەرباری ئەو هەموو نەوت و ئەم هەموو شتەی فەرمو تەماشا باخەکانیان کە تەماشا باخی مەسوولەکانیان کە کولی باخێکی بای 40 دەفتەرە بای 200 دەفتەرە باشە بەدا دەفتەری بۆ ئێمە خزمەت بۆ ئێمە هینکەن ئەوە جادەکەیمانە بەداخەوە ئەم حکوومەتە ئەم شۆڕشانە بەڵام خەڵکی دۆڵی زافایەتیان بە ئام پشووی خستەوە هەموو دیەکانی دۆڵی زافایەتی هیچیان بۆ نەکراوە ئەگەر تەماشای کرد بەرچاو بە شوێدەکانی کە هیچی بۆ نەکراوە دۆڵی زافایەتی لە هیچ ڕێکەوە هیچی بۆ نەکراوە بەڕاستی ئەمە ئەم حیزبانە دەبوو شەرم بیان گرێ تۆزە ئیش بۆ دۆڵی زافایەتی بکەن. ئەوە ڕێگای پیرکەیە گوندەکانی مێوڵاکە و چۆخماخ و گۆمەسارد و یاخسەمەر و هەڵادن و چەند گوندێکی دیکەی بەسەرەوەیە. گوندشینەکانی ئەو ناوچەیە دەڵێن سەرجەم تێچووی خیرتاوکردنی ڕێگەکانیان نزیکەی 1 ملیار دیناری تێدەچێت کەچی چەندین ساڵە دەستیان پێدەکرێت کە سەرجەم پارەی خیرتاوکردنەکە ناکاتە ڤێلای بەرپرسێک لە مێرگەپان و ڕۆژانە بەوێدا هاتوچۆ دەکەن. دەشڵێن ئەگەر پێش هەڵبژاردن داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بایکۆتی پرۆسی هەڵبژاردن دەکەن. دوای ئەوەی کە چەندین جار داوامان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان داوامان لە حیزبەکان کردووە لە شخصیاتەکان کردووە لە بەرپرسەکان کردووە کە هەمویان لەم دەڤەرە پێگەیون و بەنان و ئاو و بە ئیسراحەتێکدانی خەڵکی ئەو ناوچەیە بەڕاستی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا فراهەم هاتۆتە جێ بەڵام بەداخەوە دوای ئەم هەموو پەیمانە هەتا ئێستاش جادەکە بەو شێوەیە ماوەتەوە دووری 15 کیلۆمەتر حکوومەتێک نەتوانێت بەڕاستی کە قیرتاوی بکە چاکی بکە خەڵکێکە لەوێ زۆر ناڕەحەتە زۆر بێزارە زۆر ماندووە ژینگە پیس ئەبێ هەموو شتەکان بەرەو پیسی ئەڕوات سیارە هەمووی هەڵوەشاوە خەڵکەکە ناتوانێت نەخۆشێک بە ئاسانی بگەێنێتە نەخۆشخانەکان بەڕاستی لەبەر ئەم هۆکارانە ئێمە ئەم گردبوونەوەیمان ئەنجام داوە بە ئومێدی ئەوەی کە حکوومەت بەخۆیان بچێتەوە و یاداشنامەیەکیشمان نووسیوە بە ناوی دانیشتوانی هەر چوار گوندەکەوە بە ئومێدی ئەوەی کە سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگیری سەرۆکی حکوومەت و هەروەها وەزیری ئاوادانکردنەوە و پارێزگاری سلێمانی بەڕێزیان هەمویان بێنە سەرخەت بۆ چاکردنی ئەو ڕێگایە و ئێمە بەڕاستی لێرەوە ڕایەگەێنین بە ناوی هەموو دانیشتوانەکەەوە ئێمە ئەگەر پێش هەڵبژاردن ئەم جادەیە چاک نەکرێت ئێمە بایکۆتی هەڵبژاردنەکەین و هیچ لایەنێک بۆی نیە داوای دەنگمان لێ بکە دەنگ بە هیچ لایەنێک نادەین یعنی لەبەرەوە بەڕاستی مافی خۆمانە کە بایکۆتی هەڵبژاردنەکان بکەین و دەنگ بە هیچ لایەنێک نەدەین و هیچ لایەنێکیش بەڕاستی یعنی نازانم ئەگەر ئەوە چاک نەکەن چۆن ڕوویان دێکە بێن بڵێن داوای دەنگمان لێ بکەن. بەپێی ئامارەکان زۆربەی گوندەکان لە بەرنەبوونی خزمەتگوزاری ڕۆ چۆڵبوون ڕۆیشتون بەتایبەت ئاو کارەبا و ڕێگەوبانی گونجاویان نییە لە ماوەی ڕابردوشدا دەیان جار خۆپشاندان و گربنەوەی ناڕەزاییان ئەنجام داوە بەڵام دوو حیزبی دەسەڵاتدار و پێکێنەری حکوومەت بێدەنگن لە ئاست جێبەجێکردنی داواکاریەکانیان. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.